السلام عليكم بخير بينو بو زنجيري إسلام پەرسەندن لەم ئەڵقەیە باز لە ڕەچەڵێکی مرۆڤەکەم لە نێوان ئیسلام و بیردۆزی پەرسەندندا. طبعا ڕەچەڵێکی مرۆڤ ئەتوانم بڵێم ئیتر گرنگترین بابەتە کە پەیوەستە بە گفتوگۆی نێوان پەرسەندن و ئاین و زۆرترین تەرکیز کراوەتە سەرم لایەنە. جا ئینشەڵا لێرەیە هەم بە کورتی با بڵێن قوتەی تێڕوانینی لایەنە زانستیەکە باسەکەم و هەمیش تێڕوانینە جیاوازیەکان باسەکەم دەربارەی ڕەچەڵێکی مرۆڤ لە نێوان ئیسلام و بیردۆزی پەرسەندن. بە چەموشەیەک دەست پێ یەکەم یاخود بە چەموتەیەک دەست پێ یەکەم. ئەوەی یەکەمیان هینی تیۆدۆسیۆس دۆبژانسکیە کە زانایەکی بایۆلۆجی ئیماندار بوو. ئەڵێ هیچ شتێک لە بایۆلۆجی دامانا نابەخشێ ئیلا لەژێر ڕۆشنایی پەرسەندن نەبێ. لێرەیە باڵین جەخت لەوە کاتوو کە پەرسەندن چەندێک گرنگە بۆ بایۆلۆجی. طبعا ئەم لەم قسە مانایەوە نییە کە ئیتر پەرسەندن جێگای مناقەشە نەبێ یاخود جێگای مشتومڕ نەبێ، بەڵکو لێرە مەبەستەکە ئەوەیە پەرسەندن چەندێک گرنگە بۆ بایۆلۆجی. جا کە ئەوەندە گرنگە بۆ بایۆلۆجیش بێگومان ئەم ڕۆژ بۆ گفتوگۆی نێوان زانست و ئاین زۆر گرنگە. یەکێک لە وتەکانی تر هی نوحامیم کێڵەرە کاڵێ لەبارەی ئاخۆ چیرۆکی خەڵقی قورئان ناتەبایە لەگەڵ پەرسەندنی مرۆڤ ئەگەر پەرسەندن پێویستی بکە، هەروەکو داروین باوەڕی وا بووە کە ئاڵێت بە ئەگەرێ زۆر هەموو زیندەوەران کە ژیاون لەسەر زەوی لە یەک جۆری سادەوە پەرەیان سندووە. ئەوە من وا تێگەم ئەم تێگەیشتنە ناگونجێ لەگەڵ چیرۆکی خەڵقە قورئانیەکە یەکەم باوانمان ئادەمە درودی خوای لێبێ کە خوددا دروستی کرد لە بەهەشت نەوەک لە زەوی. طبعا لێرە بەزەواکە کە تێڕوانینی چیرۆکی خەڵقە قورئانیەکە لەگەڵ پەرسەندنە یەک ناگرێتەوە. جا ئینشەڵا لە کۆتاییان ڤیدیۆیە هیوادارم یعنی تێ بگەی کە بۆچی شتەکان بەو شێوەیە نییە یەکجار، تێڕوانینی جیا هەیە، شتەکان با بڵێن لە دوو شایکۆ نابێتەوە ئایا گونجاوە یا نەگونجاوە. دووتەیەکی تریان هینی جۆن هاوتە کە یەکێکە لە دیناسە با بڵێن بەناوبانگەکانی ڕۆژاوە ئەوە باوەڕێکی توندی بە پەرسەندنە، ئەڵێ پەرسەندن دیاریە گەورەکەی داروینە بۆ دینناسی. طبعا یەکێک لە وتەکانی تر کۆتاوتەیان هینی یاسر قاضی دینناس و بانخوازێکی ئیسلامیە، طبعا بەگشتی ئەو پەرسەندنی قبوڵە، ئەڵێت هیچ شتێک نییە لە دەقەکانی ئیسلامدا بەڕوونی نەفی ڕەچەڵێکی نانزیندوانە بۆ ژیان بازدانەکان هەمە جۆری هەڵبژانی سروشتی و بوونی هۆمینیدەکانیان باوانێکی هاوبەش بۆ هەموو ژیان بکات جگە لە نەوەکانی ئادەم. طبعا ئەم پەرسەندنی بەگشتی قبوڵە، ئەمما ئادەم و نەوەکانی ئادەمی پێ قبوڵ نییە کە بەرهەمی پەرسەندن بن. بابینە سەر لایەنە زانستیەکە زۆر بە کوردی تاوەکو با بڵێن بابەتی و ناوڕۆکی ڤیدیۆکە تێبگەن ئەم لایەنە زۆر بە کوردی باسەکەم. تێڕوانینی زانستی سەردەم ئەوەیە کە مرۆڤ وەک هەر زیندەوەرێکی تر بەرهەمی پەرسەندنە. طبعا پەرسەندن وتمان لە چەند توخمێکی سەرەکی پێگیە، بریتە لە باوانی هەوبەشکە و زیندەوەران لە باوانە یان لە چەند باوانێکی کەمی هاوبەشۆ هاتوون، وە توخمێکی تریان بریتە لە کاتێکی زۆر کە پەرسەندن بەپێویستی بە کاتێکی زۆرە، و توخمی سێمیان بریتە لە میکانیزم. طبعا میکانیزم ئەمڕۆ لەناو کۆمەڵگای زانستی زاڵترین تێڕوانی بریتە لە داروینیزم یاخود نیۆ داروینیزم کە بازدانەکان و هەڵبژارنی سروشتین. ئەمما مشتومڕ هەیە لەسەرەوەی کە ئاخۆ ئەم میکانیزمە هەر بەڕاست میکانیزمێکی با بڵێن سەرکەوتوو بێ یاخود پێویستی بە میکانیزمی تر هەبێیانە مشتومڕ هەیە لەسەر ئەوە، و زانای پێشەنگ با بڵێن باوەڕیان بۆ میکانیزمە نییە، وەکو ئیڤا جابلۆنکە، ڕۆبێرت شاپیرۆ، دێنیز نۆبڵ یاخود مەسەت و شینایە، ئەمانە باوەڕیان بە میکانیزمی داروینی نییە و لەبارەی کاتەکەش و کاڵم پەرسەندن پێویستی بە کاتێکی زۆرە بۆ مانایەنە. یعنی هەندێک کەس عادەتەن کە لە وەڵامی و پرسیارەڵێن بۆچی یادی فڵانەشت نبینی پەرەپسێنێڵێن ئاخر پەرسەندن پێویستی بە کاتێکی زۆرە. بەڵێ پەرسەندن بە کاتێکی پێویستی زۆرە، بەس هەندێک میکانیزم هەیە بە تایبەت لە ئاستی ئیڤۆ دیڤۆ یاخود لە ئاستی قۆناغی کۆرپەلەیە
لەو ئاستەیە هەندێک بازانەکرێ ڕووبەن گەورە کاریگەری گەورە بەجێ بێڵن واتە لە کاتێکی کەمە پەرسەندی گەورە ڕووبە. بەرحاڵەوە بابەتێکی ترە لە ڕووی زانستیەوە وشەی مرۆڤ وشەیەکی ناڕوونە. ئێمە لە ڕووی زانستیەوە پۆلێنمان هەیە، پۆلەنی سپیشس زۆر کە بچووترین پۆلێنە تا وەگا بە کینگدەم. طبعا لە ڕووی هەم زانستی بایۆلۆجی خۆیە و لە ڕووی فەلسەفەکەشیەوە مشتومڕ هەیە لەسەرەوەی ئاخۆ جۆر چییە، سپیشس چییە، بۆ چۆن بیدەینەوە پاڵ پۆلێنە گەورە پۆلێنە باڵین بەرزەکان وەکو جینەس و فامیلی و ئەوانە. ئێمە سێ بابەتماندانا بە ناوی کێشەی زۆر لە بلۆگەری ڕاستپارە توانم بگەڕێنەوە بۆی هەندێک هەر پێیان وایە کەس پێویست ناکە ئەسڵەن وشەی سپیشس و جینەس بەکاربێنین. جا ئەو باسێکی ترە، بەڵام بۆچی لێرە ئاماژە بە سپیشس و جینەسێم لە پەرسەندنە یاخود لە پەرسەندنی مرۆڤ وەک هەر پەرسەندنی زیندەوەرێکی تر سپیشس و جینەسمان هەیە. وشەی مرۆڤ عادەتەن ئەمڕۆ کە بەکاریهێنین کاتێک خەڵکەڵین ئادەی وشە زانستیەکەی چیاڵێن هۆمۆسەیپیەنس. بەڵێ ئێمە هۆمۆسەیپیەنسی لە ڕووی زانستیەوە، بەس مانای بۆ مانایە ناتەنها هۆمۆسەیپیەنس مرۆڤ بوو بێت. طبعا بە تایبەت لەم ئەخیرانەیە ینی بەڵگە جێنێتیکیەکان بۆ بەڵگەی ئارکێۆلۆژی ئەمانە هەمووی ئەو ڕایە و ئەو تێڕخوانینە ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر ئەکەن کە دێنیسۆڤان، نیاندەرتاڵ یاخود هایدلبەرگەنسس تەنانەت هۆمۆ ئێرەکتەسی شەمانە مرۆڤێکی تەواو بوون. یعنی ئەومانە مۆدرنەی کە ئەمڕۆ بەکارهێنین بۆ مرۆڤ ئەمانی شەگرێتەوە، چونکە هەم لە ڕووی ئەناتۆمی لە ڕووی ئێسکەوە هەم لە ڕووی عەقڵی و ڕەفتار و ئەمانەوە ئەوانیش بە تەواوەتی مرۆڤ بوون. طبعا نیاندەرتاڵ کاتێک کە گوێ لە وشە بێ خەڵک بەگشتی ئاوە بڵێ حەیوانێکی بێعەقڵ یاخود مرۆڤێکی بێعەقڵ شتێکی وایەتە بەرچاوی، بەڵام ئەوە وێنەیەکی با بڵێن بەسەرچووە. ڕاستە لە سەرەتاکان کە نیاندەرتاڵ تەقریبان دۆزرایە و ئاشکراکرا تێڕوانینێکی وا هەبوو بۆی، بەڵام ئێستا بەو شێوە نییە. نیاندەرتاڵ مرۆڤێکی تەواوە لەم پوختەیە ڕوون یەکەمەوە. طبعا لێرە بابچمە لای چەند وتەیەک سێوتە دەربارەی ئەوە. یەکێکیانەوەی کلایفلنسۆنە کە باز لەواکە دێنیسۆڤان، هۆمۆ دێنیسۆڤان و نیاندەرتاڵ ئەوانیش هۆمۆسەیپیەنس بوون. ببورێنەوە ڤیدیۆکەم وەستاند. وتم بازەواکە کە دێنیسۆڤان و نیاندەرتاڵ ئەوانیش پێویستە بخرێنەوە ناو با بڵین پۆلێنی هۆمۆسەیپیەنس. یعنی باز لەواکە کە ساینتیفیک کۆمیونیتی کۆمەڵگای زانستی پێویستە بێت بگاتەوە ئاستەکە قبوڵی بێت دێنیسۆڤان و نیاندەرتاڵیش هەر سەر بە بۆ سپیشزەن کە ئێمە پێڵین هۆمۆسەیپیەن. مایکل دەیڵێتی ئەڵێ ئایا هۆمۆتۆ پرسیارەکات ئەڵێ ئایا هۆمۆ ئێرەکتەس وەکو پۆلێنێکی سەربەخۆ بوونی هەیە یاخود پێویستە با بڵین بیخەینەوە هۆمۆسەیپیەنس. چونکە هۆمۆ ئێرەکتەسیش تۆزێکتر باسیەکەم یەک دقە بگەڕین و سلایدی دواتر. هۆمۆ ئێرەکتەس بە پێی بەڵگە پالێۆنتۆلۆجیەکان تقریبا 2 ملیۆن ساڵێک لەمەوبەر دەرکەوتووە. کاڵین 2 ملیۆن ساڵ لەمەوەەر دەرکەوتووە بۆ مانایە تا ئەو کاتە بوونی نەبوو، ئەکرێت زۆر پێشتر هەبوو بێ، بەڵام ئەوەی کە بەڵگەکان پیشانمانەیەن بەڵگەی بە بەردبووەکان 2 ملیۆن ساڵێکە هەیە. طبعا ژمارەکانم بە دەقیقی دانەناوە بەڵکو بە نزیکراوی. هۆمۆ هایدلبەرگەنسس 800,000 ساڵێک، دێنیسۆڤان 200,000 ساڵ، نیاندەرتالیس 400,000 ساڵ، هۆمۆسەیپیەنس 300,000 ساڵ. طبعا سەرەتا هۆمۆسەیپیەنس 100 ساڵ و دواتر کۆنترمان دۆزیە هاتینە 200,000 دواتر کۆنتر تا 300,000 دواتر نازانی ئەگەر کۆنتریش هەبێ. بەرحاڵ هۆمۆ ئێرەکتەس مایکل دەیڵێتی ئایا هۆمۆ ئێرەکتەس بڵین پۆلێنێکی سەربەخۆ یاخود ئەویش ئەبێ بخەینەوە ناو هۆمۆسەیپیەنس. مەبەستی لێ ئەوەیە ئایا ئەویش هەر بەتەواوەتی مرۆڤێکە وەکو هۆمۆسەیپیەنس؟ ئەگەر وایە بۆچی وەکو پۆلێنێکی سەربەخۆ سێریکەین؟ لێزلی ئایڵیۆڵێکی ئەڵێ گومانیتیانە ئۆسترۆلۆپیسیسینەکان ئەیپن عەفو وەکو ئەیپن هۆمۆ گروپەکەش وەکو مرۆڤن. طبعا ئەو جینەسی هۆمۆ لە ئێرەکتەسەوە توانین بڵین دەست پێکا کە ئەمانە لە ڕووی ئانەتۆمی و ئەو بابەتانەوە مرۆڤن. ئێستا یعنی هۆمۆ ئێرەکتەس بەڵگەمان هەیە کە ئاگریان بەکارهێناوە، ئاگریان کۆنتڕۆڵ کردو و بەکاریان هێناوە یاخود لە ڕاوکردنە ڕاوێکی ڕێکخراوانەیان ئەنجام داوە.
لە تەنانەت مشتومڕ هەیە لەسەرەوەی ئاخۆ بەلەم گەشتیان کردبێ بۆ دوورگەکانی دەوروبەری ئەندەنوزیا و ئەوانە، چونکە ئەگەر ئەوە بچەسپێ بە تەواوەتی ئەوە واتە توانی ویشیانە قسە بکەن. و بەڵگەی جێرمی دەسیلڤا کە پێشنگێکی باری پالنتۆلۆژیە لە کتێبەکە باسی ئەوە ناکە ئەم خاڵانە واڵێ هۆمۆ ئێرەکتەس یاخود عەفو ئەو جینانەی کە بەرپرسن لە قسەکردن بەلایەنی کەم 1 ملیۆن ساڵ لەمەوبەر بوونیان هەبووە. ئەمە بۆ مانایە ناکەڕێک هەمان قسەی مۆدرن هەمان زمانی مۆدرن بەکار هاتووە، ئەمما قسە کراوە باشە. لێرە بابەتەکە بابەتێکی زانستی نییە لەم ڤیددیۆیە ئەگینا زیاترە چوینە سەری، بەڵام مەبەستم ئەوەیە هۆمۆ ئێرەکتەس مشتومڕی لەسرە ئاخۆی تر ئایا بەڕاستەن مرۆڤێک بە هەموو مانایەک مرۆڤ بووە یاخود نا. لێزلی ئایلۆ شەڵێکی ئۆسترۆلۆپیسینەکان ئۆسترۆلۆپیسین ئەتوانین بڵین باوانی مرۆڤن کە یەک تایبەتمەندیان هەیە کە لە هەمویانە هەیە تەڵەن جۆریان زۆرە، بەڵام ئەوەیە کە لەسەر دوو پێ ڕۆیشتون. ئەمە بۆ مانایە ناکە هەر شتێ لەسەر دوو پێ ڕۆی بە باوانی مرۆڤ حساب بکەین، چونکە ئێمە بابەتێکمان هەیە پێوترێت پەرەسەندنی سەربەخۆ کۆنڤەرجنت ئیڤولوشن کە تایە ئەی پیشمان هەیە، بۆ نمونە ئەیپیەکی ئەوروپی سەردەمی مایۆسین وەکو ڕووداپێتیکەسوانش بایپیدڵ بوون. ئەگەر بابەتەکە درێژ نەکەم وسمە سلای دواتر سێریە وێنە بکەن 8 ملیۆن ساڵ لەمەوبەر لە خوارەوە دەست پێکا بۆ ئێستا ئەبینی لە نوکەکەی سەرەوە هۆمۆسایپیانس هەیە، نایندرتاڵ هەیە، هایدلبەرگێنسس هەیە کە تقریبان 800,000 ساڵێک دەرەکە هەیە، دەنیسۆڤا بینیت، ئێرەکتەسە بینی، ئەو پرتەقاڵیانە جینۆسی مرۆڤن، جینۆسی هۆمۆن. ئەبینی هۆمۆ ئێرەکتەس لە تقریبان 2 ملیۆنێک و دەست پێ ئەکات و دواتر ئەوان تریش بەدوایەن. جا لێرەیە بابەتێک هەیە گرنگە، ئەو سیفەتانە ئەو تایبەتمەندیانە چین کە لە زیندەوەرێکە هەبێت تا و بتوانین پێیان بڵین مرۆڤ یاخود مرۆڤی مۆدرن. ئەو سەرچاوی من بەکارم هێناوە پێگەشتم لە پالیۆنتۆپۆلۆژی ئەم چوار خاڵەیە. یەکەمیان بیرکردنەوەی دەرهەستە پێوترێت ئەبستراکت ثینکینگ، واتە بیرکردنەوە لە شتانێکە لە دەروی کات و شوێنە بۆ نمونە وەکو ژمارەکان. خاڵی دووەمیان پلاندانانە بە قوڵی، واتە بۆ نمونە ئەزمون لە ڕابردوو وەرگێت و پلانی داهاتوو دابنێ. خاڵی سێمیان پێشکەوتنی ڕەفتاری و ئابووری تەکنەلۆژیە، تەڵعاً بەش خۆ ئاژەڵی شەتوانین بڵین بۆ نمونە ئەیپەکانیش تەکنەلۆژیای خۆیان هەیە بۆ نمونە بەرد بەکارهێنن، واتە هەنێک کەرستیان هەیە. ئەمما لە مرۆڤ شتەکە تەواو جیاوازە، ینی پلەیەکی زۆری فەرقە تەکنەلۆژیای مرۆڤ. خاڵی چوارم ڕەفتاری سیمبۆلیە، مرۆڤ بتوانێت مرۆڤەکانی تر، شتەکانی تر، کەرستەکانی تر بە شێوەی سیمبڵ دەرببڕێ. ئەڵێن ئەمانە چەند تایبەتمەندێکی مرۆڤی مۆدێرنە. جا ئەم تایبەتمەندیانە ئێستا پرسین لە کێیە هەیە؟ بەلایەنی کەم ئەوەی کە بەڵگەکان پێگەیشتوین لە هۆمۆ هایدلبەرگێنسسا هەیە کە وتم لە 8,000 ساڵێک و دەست پێکە. باشە بەلایەنی کەم، واتە ئەگەر واز لە هۆمۆ ئێرەکتەسیش بێنین، یعنی واز لە مشتومڕەکە بێنین و چاوەڕی داهاتووکەین کە چیە بێ چی نابێ، ئەوە توانین عەلاقەل بەلایەنی کەم بڵین هۆمۆ هایدلبەرگێنسس ئەم سیفەتانەی تیا بووە، ئەم تایبەتمەندیانەی تیا بووە، بۆیە شیاوە بڵین هۆمۆ هایدلبەرگێنسس مرۆڤێکی تەواو کامڵ مۆدێرن بووە. طبعا لێرە خاڵم بیر نەچێ هۆمۆ ئێرەکتەس یەکێک لەو هۆکارانی کە پێی ئەڵێن، یعنی وە بڵێ زانایان ئەوەستێنێ لەوەی کە بە مرۆڤێکی مۆدێرن ناوینێنن، بریتە لە مێشکی قەبارەی مێشکی کە با بڵین چووکترە لە مرۆڤ، بەڵام هەندێک زاناشان بە کێشە نابین، چونکەڵێن ئەو ڕێژەی قەبارەیەی مێشکی لە هەمان ڕێنج یاخود لە هەمان مەودای مرۆڤەکانی ئێستاشایە، یعنی ئێستاش مرۆڤ هەیە قەبارەیەکی کەمی هەیە هی مێشکی، بەڵام بە معدل هۆمۆسایپیانز یاخود تەنانەت نێدەرتاڵ لە هۆمۆسایپیانسیش زیاتر بۆ قەبارەی مێشکی، باڵین ئەگەر بە معدل ئەمان زیاتر بووە لە هۆمۆ ئێرەکتەس. جاوێکێکە لە خاڵەکان کە هۆمۆ ئێرەکتەس با بڵین مشتومڕی لەسرە. طبعا دواتر ئەم چەند تایبەتمەندیە کارمان پێ بێتەوە. ئێستا بچینە سەر لایەنە ئاینیەکە. خەڵقی مرۆڤ بەگشتی چەند ئاەتێکمان هەیە، خۆی پەروەردگار لە سورەتی ڕەحمان، سورەتی حەجەر، سورەتی ڕۆم باز دەواکە کە مرۆڤ لە ساڵ خەلق الئینسان من صلصال كالفخار لە قوڕێکی وشک بووەوە
یاخود من صلصال من حمأ مسنون لە قوڕێکی وشک بۆ و پێشتریش لە قوڕێکی ڕەشی ترشاو یاخود من توراب ئەمانە هەمووی قۆناغن سەرەتا لە تورابە و دواتر تاشکە و پێدان و ئەو حەمەئی مەسنون و ئەو بابەتانە. چەنایەتێکی ترمان هەیە دەربارەی خەڵقی ئادەمە خۆی پەروەردگار مەسەلەن لە سوورەتی ئالی عیمران بازەواکە خەڵقی عیسا لە لای خۆی پەروەردگار وەکو خەڵقی ئادەمە. خەڵقی ئادەم فەرمووی خەلقه من تراب ثم قال له كن فيكون. وایەتێکی ترمان هەیە کە بازەواکە خەڵکینە ئێوەمان لە نێرێک و مەیەک دروست کردووە کە بریتە لە ئادەم و هاوسەرەکەی. ئەمە چەند ئاەتێک بوو. و تایبەتمەندێکی تر هەیە کە لە ئادەمایە ئەویش باوکی مرۆڤایەتیە. مرۆڤەکانی ئەمڕۆ یاخود مرۆڤەکانی سەردەمی وەحی جایتر وەحی هەر پەیامبەرێ بێ بەنەوەی ئادەم بانکراون. بۆ نمونە ئەم ئاەتەیە قال يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة. بنوي آدم بانيانك وفرموديكي شيء كبيغمبر صلى الله عليه وسلم باز گفتو بۆی ئادەم و موسا کە ڕۆژی قیامەت موسا بە باوکی ئادەم بە باوکی مرۆڤەتی بانگەکە ئەڵێ یا ئادەم ئەنتە ئەبوونە ئەی ئادەم تۆ باوکمانی. یعنی لەم ئاەتانەوە ڕوو نەبێتەوە ببرن لەم ئاەتانە ڕوو نەبێت و کە مرۆڤەکانەوەی ئادەمن. جا لێرە هەم ئیبن کەثیر هەم لە دوانی تەبەری کە لە دوانی تەبەریم هێناوە لەسەر ئەم ئاەتانە ئەڵێ چی؟ هەڵە لێرەدا خوددا باز لە خۆی ئەکا کە بە تەنها مرۆڤایەتی لە تاکێک و دروست کردووە. خوددا ڕای دەگەێنێ بە بەندەکانی کە چۆن دروستی کردوون لە یەک نەفسەوە بەو جۆرە بە ئاگای هێناون لەوەی کە هەمویانەوەی یەک باوکو و دایکن و هەمویان لە یەکترن و مەفەکانیان بەسەر یەک و مافی ئیجباری خوشک و برایەتیە لەبەروی هەمویان لە یەک دایک و باوکو هاتوون تا کۆتایی. ئەتوانین بڵین دەرەنجامی ئەم چەند ئاەت و فەرموودا ئەوەیە کە ڕواڵەتی دەقەکان پێمان ئەڵێن ئادەم یەکەم مرۆڤە. طبعاً وتم مرۆڤ ئەو شوێی مرۆڤ کە ڕۆژانە ئاسایی بەکاری هێنین یاخود لە دینە یاخود لە فەلسەفەیە جیاوازە لە تێڕوانی نەزانستیەکە. مرۆڤ لە تێڕوانی زانستیەکە وتم کار بە پۆلێنە بایۆلۆجیەکانەکەن بۆ نمونە هۆمۆ سەیپیەنسە هۆمۆ نێندەرتالیسە ئەو بابەتانەیە. جا خێرەیە کە ئاڵم ئادەم یەکەم مرۆڤە دواتر قسەی لەسەرەکەینەوە. خاڵی دووەم ئادەم بە موعجیزەی دروستکراوە بەو شێوە کە لە تووڕا بوو ئەو قۆناغانی کە خۆڵ و قوڕ و ئەو بابەتانەیە. خاڵی سێم ئادەم بێ دایک و باوکە. ئادەم وەکو مناڵی تر لە دایک و باوکۆ نهاتووە. خاڵی چوارەم ئادەم باوکی مرۆڤایەتیە. ئادەم بە باوکی مرۆڤایەتی بانکراوە. جاسە بچینە سەر تێڕوانی نەجیاوازیەکان. طبعاً بە حکمیەوەی پەرسەندن یاخود لە سەردەمی چارلز داروین بەدواوە کە چارلز داروین طبعاً وتم پێشتر پەرسەندن لە کەسی تر زانای تر ئاماژەی پێ ئەمما ئەو بوو بە شێوەیەکی زانستی و میکانیزمێکی ڕێکوپێکیان پێشکەش نەکردبوو. بۆ چارلز داروین هەڵبژاردنی سروشتی وەکو میکانیزمی پێشکەشەکە. جا بۆیە پەرسەندن توان بڵێن لە پاش چارلز داروینەوە دەست پێکا بە شێوە زانستیەکە باڵێن لە دنیای ڕۆژ ئاوایە هاتووە. جا بۆیە گفتوگۆکە لەوێت چڕ بوو لەبێت تێڕوانینی جیاواز دروست بوو لەسەر پەرسەندن. طبعاً هەنێکیان بە بەڵێ وەڵامیان هەنێکیان بە نەخێر هەنێکیان تا ڕادەیەک بەڵێت ئابوو شێ وەڵامی جیاواز دروست بوو. بەڵام تێڕوانینی گشتی ئاینی بۆ پرۆسی خەلق پێش داروین بریتە لە خەلقەویەت. خەلقەویەت واتە خوای گەورە بەڕاستەوخۆ زیندەوەران دروستەکە. واتە من بسمانەوێ باوانی هاوبەش بوونی نییە قوبوڵ نییە و ئەم تێڕوانینە توێڕوانینی زۆرینەی تەنانەت ئاینیدارەکانی ئەم ڕۆژە بەتایبەتەوانەی کە یعنی بەلایەنەوەی گرنگ نییە بابەتە و ناسنە لێکۆڵینەوەی تیاکەن. طبعاً ئەوەی کە لای خۆمان ئەو زانە و بیرمەند و دیناسانەی لای خۆمان شایستن باسییان کەم کە لەم تاقمەیان سید حوسین نەسرە مزەفەر ئیقبال ڕەمەزان بوتی هیچی زۆرم بەڵام هەرە من ئەمدانە. لێرە دکتۆر شوعیب بەڵێ هۆکاری ئەم کەسانە کە پەرسەندن ڕەتەکەن و خەلقەویەتیان قوبوڵ هۆکارەکانیان زۆرە. هەنێکیان هۆکاری فەلسەفیان هەیە هەنێکیان هۆکاری زانستیان هەیە هەنێکارێکی ئاینی فەلسەفیان هەیە هەنێکیان هۆکاری هەرمۆنتیکایان هەیە هەرمۆنتیکا باڵین زانستی داقناسیە هەنێکیان هۆکاری سیاسی و کۆمەڵاتیان هەیە. جا لێرە دوو خاڵەیە کە پەیوەستە بابەتی خەلقەویەت کە لە جیهانی خۆمانە یاخود جیهانی ئیسلامیە تەرکیزی نەکراوەتە سەر ئەویش ئەوەیە ئایا گەردوون کۆنەیان تازە. طبعاً مەسیحیەکان کە ئەمڕۆ تاقمێکیان هەیە بە ناوی یانکر کریشنیزم پێیان وایە گەردوون وەزەوی
ڕاستەخۆ خوا بەم شکڵی ئێستا دروستی کردوون بۆ پەرسەندنی جیۆلۆژی و باڵین گردوونی ڕەتەکەنەوە کە هەسارەکان چۆن دروست بوون ئەستێرەکان چۆن دروست بوون پێیان وایە گردوون لە نێوان 6 بۆ 10,000 ساڵە کەنێکیشیان تا 20,000-25,000 ساڵێکیان قوبوڵە. طبعا ئەمانە پەرسەندن بە هەمومانێک ڕەکەن و هەم پەرسەندنی جیۆلۆجی هەم گردوونی هەم بایۆلۆجیەکەش. گروپێکی تریانەیە کە ئەمە زۆرینەیانە گردوونێکی کۆنیان قوبوڵە، ئەمە ئەوەی کە هاوبەشن لەگەڵ جەماعەتی گردوونە گەنجەکە ئەوەیە کە پەرسەندنی زیندەوەرانیان قوبوڵ نییە، بەڵام ئەمان کێشیان نیە لەگەڵەوەی گردوون مەسەلەن گردوون 13.7 میلیۆن ساڵە یاخود زەوی 4.5 میلیۆن ساڵە ئەوەیان قوبوڵە. طبعا ئەم تێڕوانین لەسەری ناڕۆم چونکە ئەمە بەڕاستەوخۆ یعنی دەرگای گفتوگۆداخا لەگەڵ پەرسەندنە. ئەچینە لای تاقمی دووەم. پەرسەندن بێ جیاوازی مەبەستمان لێ ئەمە چییە؟ ئەو کەسانی کەم تێڕوانیان هەیە پێیان وان نییە نە مرۆڤ یاخود نە ئادەم بە تایبەت هیچ کێشەیەکیان هەبێ لەگەڵ پەرسەندنە. جا لێرە دوو تێڕوانی دروستە بێ، یاوەتە ئادەمیان هەر پێ قوبوڵ نییە کە بوونی هەبوو وەکو کەسێکی مێژووی، بەڵکو پێیان وایە سیمبۆڵێک بووە مێتافۆرێک بۆ شتێکی لەو شێوە. ئەوانەی کە لە ڕۆژاوایە باوڵێن ئەم تێڕوانیان هەیە دێنیس لامۆخێم هەڵبژاردووە کە هەم زانایەکی بایۆلۆژی و هەمیش دینناسە، وەلای خۆشمان محەممەد ئیقبال کە پێیان وایە ئادەم بوونی نەبووە. لە جەماعەتێکی تر ئەڵێن ئادەم بوونی هەبووە، ئەمما ئەویش پەرەی سەندووە وەک هەر زیندەوەرێکی تر. طبعا لەوانە نیدال قەسوومە، ڕەنەدەجانیە، جانێر تاسەمان و بازڵتایی و کەسانی تریش. ڕەنەدەجانی سەرەتا ڤیدیۆی هەیە بۆ بەنووسینی شکاڵی ئادەم مێتافۆرە یاخود سیمبۆڵە شتێکی لەو شێوە بوونی نییە، ئەمما لە دواتر هەنێ سەرچاوم بینی باوەڕی پێێتی بۆیە نەم کردە تاقمی یەکەمەوە. جا طبعا بۆ ئەم تێڕوانین هەبێ بێن تەفسیری پەرسەندانەکەن بۆ دەقەکان. جا لێرە ئەگەر بە کاڵین سێ هەوڵ یاخود سێلقی لێ بێتەوە ئەم تێڕوانینە، یەکێکیانەوە بوتم ئایا ئادەم مێتافۆر بێت. ئەوەی کێشەی ئەم گروپەیە هیچ ئاماژەیەک نییە لە قورئان بڵین تا ڕووداوەکان یا کارێکتەرەکان بە مێتافۆر ببینی. بۆ نمونە ڕووداوی سوژدەبرنی فریشتەکان بۆ ئادەم یا ئادەم خۆی، یعنی هیچ وەکارێک ئاماژەیەکمان نییە بڵین ئەمە مێتافۆرە، لە دەقەکان شتێکی وا نابینین. وە دووەم ئادەم لەگەڵ پەیامبەرانی ترا ناوی هاتووە، بۆ من لەگەڵ عیسا ناوی هاتووە، لەگەڵ پەیامبەر ئیبراهیم و نوح ناوی هاتووە. جا ئەگەر ئادەم مێتافۆر بێ ئێدەی ئەوانی شەبێ مێتافۆر بن بەمەش یعنی تر خۆتان نەزان چ بێمانە یەک دروستە بێ. جا لێرە ئەوەی کە داواکراوە لەم گروپە ئەبێ هاوتایی بپارێزن. جا دکتۆر بەڵێ چی ئەڵێ بەبێ بوونی چوارچێوێکی هەرمۆنتیکایانەی هاوتا و ڕوون کارەکەی ئەمان یاخود مێتۆدۆلۆژیەکەی ئەمان شتێکی هەوەسکارانەیە، یعنی تۆ لە خۆتۆ بڵێ ئادەم مێتافۆرە بەس پێغەمبەرەکانی تر مێتافۆر نییە. جاوی داواکراوەلاوان ئەبێ پێمان بڵێن لەسەر چ بنەمایەک و کەی و چۆن ئادەم مێتافۆرە ئەوانی تر مێتافۆر نین. سمارە خاڵێکی تر ئەوەی هەنێکی تریان با بڵێن ئەڵێن ئادەم بوونی هەبووە، بەڵام یان جیاکاریە دروستەکان لە نێوان وشەی بەشەر و ئینسانە، یعنی لەوانە کە زۆر ناودار بێت لەسەر مەسەلە عەبدولسەبور شاهین بوو، کەسانی تریش ئەمڕۆ کە لەوانەکو نیدال قەسوومە. بەڵام ئەم تێڕوانینەش دیسان توان بڵێن چەند لاوازیەکی هەیە وەکەوەی بەشەر و ئینسان یەک شتن، بەڵام ئەمان پێیان وایە دووشتی جیاوازن، پێیان وایە مرۆڤی ئەمڕۆ بریتیە لە ئینسان، ئەمما بەشەر ئەکرێ مرۆڤەکانی پێشوو یاخود شێوە مرۆڤەکانی پێشوش بگرێتەوە. بەڵام ئێمە هیچ ئاماژەیەکمان نییە لە دەقەکان بڵێ جیاوازنم دوانە لە یەک. ئەمە خاڵێک. خاڵی دوو بەشەر و ئینسان کامیان پۆلێنی فراوانترە. طبعا وتم زۆرینیان پێم وابێ ئەڵێن بەشەر فراوانە، بەڵام کەسێکی وەکو حەسەن حامداتی ئەڵێن نا، ئینسان پۆلێنێکی فراوانترە و بەشەر پۆلێنێکی بچووترە سەربەوە. یعنی تەنانەت لە نێو خۆشیانە ئەم تێڕوانینە هەیە. جا ئێستا کامیان ڕاستەکەن لەسەر چ بنەمایەک ئەم جیاوە ئەم با بڵێن فەرقە دروستەکەن ئەبێ وانە بەڵام بنەوە. طبعا تەنانەت ئەگەر ئەم جیاکاریەش سەرکەوتوو بێ ئەم تێڕوانینەیەت با بڵێن ئاەتی تر پشت گوێخە. بۆ نمونە
خەڵقی معجیزەی ئادەم پشتگوێخە دروستکردنی مرۆڤایەتی لە یەک نەفس پشتگوێخوا یان لێکچوونی عیسا و ئادەم پشتگوێخە ئەم بابەتانە پشتگوێخن بێمە سەر خوێندنەوەی پەرسەندانە بۆ دەخگان تەمەن ئەم تێڕوانینیان یاخود ئەم لقە کە هەر سەر بە تێڕوانینی پەرسەندن بێ جیاوازیە بەتەمان هەموو دەقەکانی خەلق خوێنەوەکی پەرسەندانی بۆکەم بۆ نمونە کە خوای گەورە لە یەک نەفس هەمووی دروست کردووە ئەڵێ نەکرێ و نەفسە جەستەیی نەبێ نەفسێکی تەنی مادی نەبێ بەڵکو بریتی بێت لە مەسەلەن تەنێکی نامادی سپرێت یا شتێکی لەو شێوە بەڵام ئەوەی حساب بۆ نیوەی ئەخیری ئاەتەکە ناکەن کە خوای گەورە باس لە دروستبوونی ژنان و پیاوان یاخود خەڵکی تر ئەکا کە جستەی فیزیکیە لەو نەفسەوە دروست بوون یعنی بینی تەفسیرەکانیان شکستە هێنێ لەلایەک و سەرکەوتوو ئەبێت بەڵام لە ڕۆیکی ترۆ تووشی لاوازیە بێت یاخود ئاماژە بە ئاەتی وەلقد خەلقەکم ئەطوار ئەگەر هەڵە نەموتبێ ئەڵێنەوە تا باز لە پەرسەندنەکە بەڵام ئەمە ئەکرێ باز لە کۆرپەلەزانی بگە یعنی بەتەنیا ئاەتەکە خۆی هیچ پێ ناڵێ باشە یاخود ئاماژە بەوایە نەڵێن ئەوە تا عیسا وەک ئادەمە عیسا دایکی هەبووە لە کاتێکە ئەم ئاەتە هەڵە نەبن بۆ دابەزیوە کە ڕەدی کۆمەڵێ ئەم ئاەتە ڕەدی کۆمەڵێک ئەهلی کتاب و مەسیحیەکان هاتوو کاڵێگەر عیسا مادام دایکی هەیە عەفو مادام باوکی نییە بیکەینە خوا یاخود نەوەی خوا ئەوە خوای پەروەردگاریش وەڵامیان هەیەتەوە ئادەم لە پێشترە بیکەنە خوا چونکە ئادەم نەدایکی هەبووە نە باوک یان بۆیە ئەم ئاەتانە ئەوەندەی من ئاگادار بم هیچ سوودە نابەخشێ بۆم تێڕوانینە کە پێیان وابێ تەفسیرێکی پەرسەندانی پێوە بکێنن بچمە سەر گروپێکی تر پەرسەندنیان قبوڵە جگە لە مرۆڤ باش طبعا پەرسەندنی هەموو زیندەوان قبولکراوە جگە لە مرۆڤ هەر وەکوتم ئەمایی کە لای خۆمان یاخود ئەو بیرمەندانی کە ئەم تێڕوانینیان هەیە لای خۆمان یاسر قازی و نەذیرخانە کە ئارتیکڵێکیان بڵاو کردەوە بە دوو بەش تیا تێڕوانینی خۆیان باس کرد لەسەر چاوەکاندام ناوە دوام گەڕێنەوەی بەشێکی قسەکانی هێناوەڵە چی ئەڵێ هیچ شتێک لە دەقە ئیسلامیەکان نییە کە بەڕوونی ئینکاری وجودی باڵێن ئەبایۆجێنسیس کە ئەبایۆجێنسیس واتە ڕەچەڵەکی ژیان لە باڵێن لە توخم و ئاوێتی کیمیاییەوە دروست بن یاخود بازدانەکانیان هەمە جۆر بوون یا هەڵبژانی سروشتی یان بوونی هۆمینیدەکانی تر با بڵێن شێوە مرۆڤەکانی تر یاخود ئەیپەکانی تر طبعا وشەی هۆمینین یا هۆمینیدایە ئەوانە بەپێی سەرچاوەکانە گۆڕێن مەبەستەی چییە جا لێرە هۆمینیت من نازان ئەوە مەبەستی پێی چیە بەکاری هێناوە بەس هەڵە نەبم مەبەستی پێی لاوانەیە ئەیپەکان بێت نەوەک شێوە با بڵێن ئەوانی کە لەنەو ئاڕاستە و قۆناغی مرۆڤان وەکو ئۆسترۆلۆپیسیکەس ئەوانە پێیانوترێ هۆمینینس بەهەرحاڵ ئەوەی کە ئەمان ڕەتیەکەنەوە بریتە لە نەوەکانی ئادەم خۆی و نەوەکانی ئادەم چونکە ئاڵێن دەقەکانی قورئان ڕوونە ئادەم مەجاری ئەوەیان نیە بەرهەمی پەرسەندن بێ بەڵام ئەمان پێیان وایە ئەمە کێشەی دروست ناکات بۆ بیردۆزی پەرسەندن بەگشتی وتم ڕاستە لەو ساتەی کە بە تێڕوانینی زانستی پەرسەندن با بڵێن مرۆڤ دێتە سەر ساحەکە دێتە سەر شانووی ژیان خی گەورە بە شێوەیەکی سەر و سروشتانە بە شێوەیەکی معجیزەیی ئادەم با بڵێن دائەنێت و بڵاو یەکاتەوە طبعا تێڕوانینەکەی ئەمان بە وردەکاری باسییان کردووە کە هیچ دژبەیەکی دروست ناکات لەگەڵ زانست چونکە خی گەورە کاتێک کە ئادەم و با بڵێن نەوەکانی بڵاوکاتەوە بە شێوەیەک دایانەنێ لە ڕووی زانستی و فەرق پێ نەکەی ئەمە بەرهەمی پەرسەندن بوونیا خودنا طبعا لەلایە پرسیار دروستە بێ ئەگەر وابێ ئایا خوا فریومانەیە یعنی مەسەلەن شکڵ و زاهێری پەرسەندنمان پێ ئەیە کەچی پەرەشی نەسەندووە مرۆڤ لێرە ئاڵن هەڵخەڵتاندن و فریودان لاران نیە چونکە خۆی پەروەردگار بە وحی پێی وتوین ئادەم بەڕاستە خۆی دروست کردووە واتە فریودان نییە و دەربانەی زیادبوونی نەوەکانی ئادەم ئەو دواتر بۆ یەگەڕێمەوە لە سلایدێکی تر پرسیار دروست بۆ بۆیان چونکە لێرۆ هەنێت تەحەدی هەیە بەکاریان هێناوە لەوەی ئاخۆ ئایا کرێ مرۆڤاری لە دوو کەس و هاتوێ یاخۆ نا
ئەوە بۆ ئێستا بەجێنە بۆ ئێستا تێپەڕێنم بچمە سەر تێڕوانینێکی تر کام تێڕوانینەش دیسان هیچ کێشەیەکی نییە لە ڕووی زانستی لە ڕووی پەرسەندنەوە چی بەکارێنن پێ ئەمان بڵین مرۆڤیش باڵێن قوبوڵەکەن کە بەرهەمی پەرسەندنمێ ئەمما خودی شخصی ئادەم خۆی بە معجیزەی خەلق بووە واتە ئێمە لە کاتێکی دیاریکراوە نازانین کەی مرۆڤ بە پەرسەندن هاتووە نازانین کەی بۆ نمونە ئەکرێ ئادەم لەو کاتەیە بێ کە باوانی هەرسێ جۆری هۆمۆسەیپیەنس و نایندرتاڵ و دەنیسۆڤە ژیاوە ئەکرێ لەو کاتەیە بێت یعنی دەنیسۆڤا و نیاندرتاڵ و سەیپیەنسیش ببنە نەوەی ئادەم بە شێوێک لە شێوەکان ئاتا پەرسەندن لە ئارایە ئادەمیش وەکو بە شێوەیەکی معجیزەی بۆ شێوەی لە داقەکانە هاتووە خی بەڕوودا دروستی ئەکات لە کاتێکیە کە ئێمە نازانین کە ئەیان هێنێتە ناو مرۆڤەکانی تر وەنەوەکانی ئادەمیش دیسانەوە ئەکرێ لەگەڵ نەوەی مرۆڤەکانی ترا جوود ببن بەو شێوە مرۆڤاتی زیاتر جا لێرەیە ئەمان با بڵین بنەمای تەوەقف بەکارێنن تەوەقفی با بڵین دینی چییە ئەمە کاتێک دەقەکان دەربارەی شتێک بێدەنگ بوون ئێمەش بێدەنگ بوون هەڵەبژێنین لە ڕووی دینیەوە بۆ نمونە ئایا ئەکرێ مرۆڤ هەبوو بێ پێش ئادەم ئێمە لە ڕووی دینی و بێدەنگە بین نازانین چونکە دەقێکی ڕوونمان نییە ئینکاری کات یاخۆ بڵێ پشگیری بکە یا خاڵەکەی تر ئایا ئادەم چۆن زیاوە تەڵەن دیسان و هیچ دەقێکمان نییە بڵێ ئادەم چۆن زیابە ئەوەی مفەسرینی شەڵێن با بڵێن لە باڵێن نەوەکانی ئادەم هاوسەرگیریان لەگەڵ یەک کردووە ئەوەش دیسان هیچ دەقێک پشگیری ناکات چ لە فەرموودە چ لە ئاەتەکان جا بۆیە دیسانەوە لە ڕووی تەوەقفەوە بێدەنگە بین لە ڕووی ئاینیەوە بڵێم تەوەقفەکەین بێدەنگە بین بەجێ هێڵین بۆ زانست یاخود وێجەڵین بۆ ئەو ڕێگانی کە بتوانین وەڵامی ئەم پرسیارانەی پێبین و یاگەر نمونێکی تر بم لەسەر تەوەقف بابەتی داینەسوڕەکانە داینەسوڕەکان هەبوون لە ڕووی دینیەوە ئێمە هیچ دەقێکمان نییە بڵێ هەبوون یان نەبوون بێدەنگە بین ئەماچین بۆ ڕێگەکانی تر کە زانە ساڵێ بەڵێ هەبوون ئەمەش بە هەمان شێوەیە بۆ دوو خاڵی ئایا مرۆڤ هەبووە تەڵان ئاگادار بن وشەی مرۆڤ وتم لە ڕووی زانستیەکەەوە وردەکاری هەیە جا لێرەیە دکتۆر دەیڤد جەلاجیل زۆر پشگیری ئەم تێڕوانینەیە ئەویش ئارتیکڵێکی بڵاو کردوتۆ لەسەری هێستا چاوەکەدام ناوە بە وردی باسەکە ئەڵێ ئەو چیرۆکەی کە لە قورئانە هەیە دەربارەی خەلقی ئینسان ئەوە و ئینسانە مەبەستمان لی مرۆڤە بەڵام ئایا ئەکرێ زیندەوەرانێک هەبوو بن هەمان شکڵی جەستەییان هەبوو بێ وەکو مرۆڤی ئێستا یاخود هەندێک سیفەت و ڕەفتاری عاقلانەیان هەبوو بێ ئەمە دەقەکان هەقیەوەیان نییە بەڵکو دەقەکان باز لەو مرۆڤاکەن کە ئادەمە ئادەمیش تایبەتمەندی خۆی هەیە ئادەم ئەتوانین بڵێن یەکەم مرۆڤی ڕۆحی بووە یان شتێکی لەو شێوەیە ئەمما هەر زیندەوەرێک کە شکڵێکی فیزیکی وەکو مرۆڤی ئێستا هەبوو بێ ئەوە بەڵێ ئەکرێ هەبوو بێ دەقەکان با بڵین هیچ ناڵێن دەربارەی بوونی ئەو کەسانە تەبەن ئارتیکڵەکەی دەیڤد جەلاجیل لە وێبسایتی ڕاستپا دامانناوە بە وێرکێڕدراوی لە کۆمنتدایان نەمەتوان بە وردەکاری بچنەوە سەری تا باشتر تێبگەن بەڵام ئەوی کە لێرە ئەم تێڕوانینە پوختکەمەوە ئەم تێڕوانینە لە ڕووی پەرسەندنەوە هیچ کێشێکی نییە ئادەم چ شتێک گرنگەکە ئەوە گرنگەکە کە با بڵین پێغەمبەرێکی خوایە وحی بۆ دابەزێ نەوەک تایبەتمەندیەکی فیزیکی ئادەم هیچ تایبەتمەندیەکی فیزیکی جەستەیی نییە جا بۆیە پەرسەندنیش ناتوانێت بڵێ وەڵا هیچ مرۆڤێک لە مێژووی مرۆڤایەتیە لە مێژووی زەویە بە شێوێکی معجیزەی دروست نەبووە چونکە زانست ناتوانێت شتی وا درک بێک و تێبینی بکە وە لە ڕووی پەرسەندنی شوتم پەرسەندن لەم تێڕوانینەیە قوبوڵکراوە بنەمای تەوەقف بەکارهێنین لە ڕووی ئاینیەوە ناڵین مرۆڤی تر هەبوویان نەبوو پێش ئادەم یا لەگەڵ ئادەم و ناژڵین نەوەکانی ئادەم چۆن زاوجیان کردوێنیان کردووە ئایا لەگەڵ کەسانیدا کردوێنیان کردووە کە هی مرۆڤەکانی تر بن لەم ڕوانە هەمووی بنەمای تەوەقف بەکارهێنین تەبەن ئەمە تێڕوانینێکی جوانە ئەمە هەمیشەنێ ئەکرێ پرسیاری ئاینی لەسەر دروست ببێ لە ئێستایا کار لەسەر دکتۆر شوعیب کاری لەسەرەکە ئینشاءڵڵا تقریبا 2 ساڵێکی تر ئەم بابەتانە بابەتی نوێ بڵاوکرێتەوە
لە داهاتووە باسی یەکەمەوە ئینشەڵا. ئێستا بێمە سەر بابسایکی تر کامەیان نتوان بڵێم کۆتایی بابەتەکەیە. ئایا ئەکرێ مرۆڤایەتی لە دوو کەس و هاتبن؟ یەکێک لەو کەسانی کە کتێبێکی ناوازی بڵاو کردەوە بەم دوایە ویلیام لین کرێگە لەسەر بوونی ئادەم و با بڵین بابەتی پەرسەندن. بە تێڕوانینی ویلیام لین کرێگ ئادەم لە کاتی هۆمۆ هایدلبەرگیانەسس هەیەت وتم 8,000 ساڵێک ژیاوە و ئەو تایبەتمەندیانی بەسەرا جێبەجێ بێ کە باسم کرد لە سڵایدەکانی ڕابردوو. ئەو ئەڵێ ئادەم لەم کاتانەیە پەیدا بووە ئادەم باوکی هەموو مرۆڤایەتیە بە چه مانایەک؟ بە مانای ئەوەی کە یانی وەک بڵێ مرۆڤایەتی دووچاری بۆتڵنەکێک بوونەتۆ بۆتڵنەک بریتە لە کەمبوونەوەیەکی مەسەڵەن برسیەتیەکگێت قاتوقڕی یان نەیزەکێکێ زۆرێکی با بڵین زیندەوەرانە کوژێ ئەکرێت جۆرێک چەند زیندەوەرێکی کەمی لێ بمێنێتەوە. لێرە پێی وایە ویلیام لین کرێگە ئادەم و حەوا باوکی هەموو مرۆڤایەتین هەر وەک دەقەکان و باڵین لایەنە ئاینیەکە ئاماژەی پێیاوە. بەڵام لێرە و کێشەیەک یاخود پرسیارێک دوورسە بێ ئایا زانستی جینات ڕێ ئەیا بەوەی کە مرۆڤایەتی لە دوو کەسۆ هاتە بێت؟ طبعا لێرە من لە کۆمنت ئەم بینی یعنی هەمێک کەس بەکاریان هێنا کە بە حساب ڕێگە نادا تەنانەت بابەتەکە شەتیان نەگەیشت بوون ئەیان و لە ڕووی خوێن و ئەو شتانەوە یعنی زۆر بەسادی باسەکەیان باسە کرد. جام لەسەرم باسە هەم خۆی وەڵامیاتەوە هەمیش لە ڕۆژاوا گفتوگویەکی چڕ هەبوو لە نێوان چەند زانایەکە بە تایبەت زانایانی چی پێڵێن ڕێکخراوی بایۆلۆگۆس کەوانیش کەسانی ئایندار بوون ئەمە باوەڕیان بۆ باوەڕێکی تونیان بپەرسەندنە پێیان وا بوو کە ئادەم ناکرێ باوانی هەموو مرۆڤایەتی بێ بەو شێوەی لە دەقەکانە هاتووە. بەڵام کاتێک سەیر دەکەیت داتاکان یعنی ناڕوونیان تێیە جا بۆ ئەوەی کە بێ کۆمپیوتەر سیمولیشن بەکاربێنی گریمانە بەکاربێنی یعنی چەند میتۆد و تەکنیکی جیاواز بەکاریە تاگەیتە ئەنجامەکان ئەنجامی جیاواز هەیە. جا لێرەیە بابەتەکەم بە پوختیدا ناوە دیسان لە وێبسایتی ڕاستپار کە بابەتەکە کەمێک تەکنیکیە ئەتوانم بگەڕێنەوە بۆی کە بۆچی چی پێڵێن پۆپولیشن جەنەتیکس یاخود زانست ڕێگە ناگرێت لەوەی کە مرۆڤایەتی بەڵێ ئەکرێ لە دوو کەسۆ هاتبن. طبعا ئەوەی کە لەم بابەتەیە هەنی توێژینەوەیە کرا لەوانە جەماعەتی دیزایانی زیرە کردیان لە بایۆکۆمپلێکسیتی کە جۆرناڵێکی خۆیانە بڵاویان کردو کە بەڵێ ئادەم مرۆڤایەتی ئەکرێ لە دوو کەسۆ هاتبن بەڵام ئەو دوو کەسە تقریبا 500,000 ساڵ لەمەوە پێشوژیا بن. طبعا ئەمەش گونجاوە لەگەڵەوەی کە هۆمۆ هایدلبەرگیانەسس 8,000 ساڵی لەمەوە پێشە یعنی ئادەم ئەکرێ بڵێ لەو مودەتەیە هەبوو بێ مرۆڤەکانی تر بە هۆکاری نازانم بڵم چۆن لە ناو چوو بن تەنها ئادەم و هاوسەرەکەی مابێت و دیسان مرۆڤاتی لەو ئەنۆ هات بێ بەو شێوەی کە دەقەکان و ڕواڵەتی دەقەکان ئاماژەی پێیان. ئەو تەحەدیانەشی کە بەکارهێنرا بوون لە ڕووی با بڵین زانستەکەەوە دیسانەوە ڕێگە ناگرن لەوەی کە لە 500,000 ساڵ لەمەوبەر یاخود زیاتر مرۆڤایەتی ئەمڕۆ لە جووتێک مرۆڤ هاتبن. بابەتەکەم لە وێبسایتی ڕاستپاردانەوە و لە لینکیش دایانێ هەتوام چەند بیخوێنەوە ئەوە با بڵین ڕاستپارەکەشم داناوە سەرچاوەکان کاتوانن ئەمەی وتم بە وردەکاری زیاتر بڕۆن و ناویان ئەم سەرچاوانەیە سوودی لێوەربگرن. ئەم دوانەی تریشەکە لە سڵایدی ڕابردوو جێ نەبووەوە ئینشاڵڵا تا ئەڵقەیەکی تر یاخود تا هەنێ باسی تر کار پەیوەستە بە خەڵقی مرۆڤ لە نێوان پەرسەندن و ئیسلامە ئینشاڵڵا چاوەڕێم بن و ئەگەر پرسیار یاخود ڕخنا یاخود سەرنجێک هەبوو لەسەر مەسەلەکە بینوسن لە کۆمنت چونکە هەنێ وردەکاری شت هەیە کە ئەبێ باس بکرێن. من لێرە بابەتەکە زۆر بە پوختی باس کرد بەڵام ئەوەی کە لەم تێڕوانینانەیە باسم کرد ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێی گەشتوین و زانیاریمان هەیە لەسەری ئەوەیە بەڵێ ئەکرێ مرۆڤایەتی لە دوو کەسۆ هاتە بێ وەک بەو شێوەی کە لە ڕواڵەتی دەقەکان و هاتووە وە لە هەمان کاتیشە پەرسەندن قبوڵکەی بۆ وەکو تێڕوانینەکەی ویلیام لین کرێگ کە پەرسەندن قبوڵەکە
ئەمما پاشەوەی لە کاتێکی ئەتوانین بڵین هۆمۆ هایدلبەرگێنسسە ئادەم خۆی گەورە با بڵین ئەهێنێتە سەر شانۆی ژیان وەلەوەوە مرۆڤایەتی پیا ئەبێ یاخودەوە تا تێڕوانینەکەی دەیڤد جەلاجیل کاویش تێڕوانینێکی جوانە هێزە ئەمە هەنێ وردەکاری هەیە بە چارە بکرێ لای ئەو هەقی کێشەی هینی نییە ئایا لە دوو کەس و هاتووەیانە چونکە ئەو ئاڵێ مرۆڤایەتی ئادەم باوکێتی ئەمە نەک لە بەرجەنەتیک وەکو لە ڕووی جێنیۆلۆژیەوە واتە بەڵێ ئەکرێ مرۆڤەکانی تریش لە ڕووی جێنەتیکیەوە ببنە باوانمان ئەمما ئادەم تایبەتە بەهۆی دەقەوە بەهۆی وەحیەوە بەهۆیەوەی خوای پەروەردگار هەڵی بژاردووە بەم هۆیانوەیە ئادەمە بێتە باوکی مرۆڤ هیوادارم بابەتەکە ڕوون بێ ببورە نەگەر هەنێشتم وتبێ زیایە بوو بێ ئینشەڵا تا ئەڵقەی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ